ڕەگەزپەرستی یان جیاکاری لەسەر بنەمای نەژادی لە سادەترین پێناسەدا بریتیە لە بیرۆکەی خۆبەزلزانی بەسەر ڕەگەز و نەژادێکی دیکەدا. ڕەگەزپەرستی وەک کایەکانی دیکە لە نێو گۆڕەپانەکانی وەرزشیدا ڕەنگی داوەتەوە. چەندین نمونەی ڕەگەزپەرستیمان هەیە کە بەرامبەر ئەسێرە دیارەکانی تۆپی پێکراون کە هەندێکیان بەهۆیەوە یانەکەی لەدەستداوە یان لە ئەسێرەی دوور کەوتۆتەوە. نمونەی بالۆتێلی ئیتالی کە چەندین جار کێشەی گەورەی بۆ دروست بووە لە نێو یاریگا. ئەسێرەکانی دیکەی وەکو ئیتۆ و ڕۆناڵدینۆ و درۆگبا و ئەلڤێس و چەندانی دیکە بە هەمان شێوە ڕوبەڕووی ڕەگەزپەرستی بوونەتەوە. زۆرینەی ئەو یاریزانانەی کە ڕوبەڕووی ڕەگەزپەرستی دەبنەوە یاریزانە ڕەشپێچەکانن، بەتایبەت یاریزانی ئەفریقی و ئەمریکای باشوور. ئەوەی لە شەوی ڕابردوو لە یاریگای مێسایە بەرامبەر ڤینیسیۆس ڕوویدا کاردانەوەی زۆری لێکەوتەوە. زۆرینەی ئەسێرەکانی ئێستا و پێشووی تۆپی پێ پشگیری خۆیان نیشانداوە. تەنانەت سەرۆکی بەرازیل و سەرۆکی تۆپی پێی ئیسپانیا و زۆرێک لە ڕۆژنامەنووس و کەسایەتیە جیهانەکان پشگیری یاریزانە بەرازیلەکە دەکەن و پێیان وایە ئەم کارە بەرامبەر هەموو تۆپی پێکراوە و ئیتر لێرەدا دەبێت بوەستێنرێت. یەکەم کاردانەوەی ئەو ڕەفتارە ڕەگەزپەرستیە لەلایەن ڤینیسیۆس خۆیەوە بوو کە گوتی ئەو خەڵاتەی ڕەگەزپەرستەکان بەدەستیان هێنا دەرکردنی من بوو بە کارتی سوور. لای خۆشەوە یانەی ڤەلەنسیا لە بەیاننامەیەکی فەرمیدا ڕایگەیاندووە ئەو هاندەرانەی ڕەگەزپەرستیان بەرامبەر ڤینیسیۆس کردووە تا هەتایە سزا دەدرێت. سەرۆکی بەرازیلیش دەڵێت بینیمان لە ئیسپانیا بە کوڕە ڕەشپێسەکەی بەرازیل دەڵێن مەیمون، چی دیکە قبوڵی ناکەین، وا نزیک دەبینەوە لە نیوەی سەدەی 21 کەچی ڕەگەزپەرستی لە ئەوروپا پەرە دەسێنێت. لیوس ڕۆبیالێس سەرۆکی یەکێتی تۆپی پێی ئیسپانیا دووپاتی دەکاتەوە لە وڵاتەکەمان چەندین کێشە هەن، لەوانە پەروەردە، دەستدرێژی سێکسی و ڕەگەزپەرستی. دەبێت دان بەوە دابنین کێشەیەکی گەورە لە ئیسپانیا هەیە. تەنانەت نایارەکانیشی پشگیری لە کوڕە بەرازیلەکە دەکەن و چاوی هێرناندێز دەڵێت ڤینیسیۆس مرۆڤە بەر لەوەی یاریزان بێت، پێویستە بەرگری لە هەر کەسێک بکەین و منیش وەک ڕاهێنەری بەرشەلۆنا بەرگری لێ دەکەم. ڕیال مەدریدی یانەکەی ڤینی لەسەر ئەم بابەتە هاتە دەنگ و ڕاگەیەنراوێکیان بڵاو کردەوە. ڕیال مەدرید بە توندی ئیدانەی ئەو ڕووداوەی دوێنێ دەکات کە بەرامبەر ڤینیسیۆس ڕوویدا. ئەم ڕاستیانە هێرشێکی ڕاستەوخۆیە بۆ سەر نمونەی پێکەوە ژیانی کۆمەڵایەتی و یاسایی و دیموکراسی. ڕیال مەدرید پێی وایە ئەم ڕووداوانە تاوانی ڕق و چینە پێک دێنن، هەر بۆیە سکاڵای یاساییان لە داواکاری گشتی تۆمار کردووە بۆ ئەوەی لێکۆڵینەوە لەم ڕاستیانە بکرێت. خافێر تێباس سەرۆکی لالیگا پشگیری خولی ئیسپانیای کرد و گوتی ناتوانین ڕێگە بە شێواندنی وێنەی لالیگا بدەین کە هێمای یەکڕیزیە لە نێوان هەموو گەلاندا. بەو پێی زیاتر لە 200 یاریزانی ڕەشپێز لە 42 یانە هەن. لەم وەرزەدا 9 حاڵەتی ڕەگەزپەرستی هەیە، 8 لەو حاڵەتانە بەرامبەر ڤینیسیۆس بووە. هەموو ئەو کەسانش سزای خۆیان وەرگرتووە. لە هەر ڕووداوێکی لەم شێوەیە جارێکی دیکە پرسیارە سەرەکێکە دێتەوە بەردەممان، کەی و چۆن ڕەگەزپەرستی لە یاریگاکانی ئەوروپا کۆتایی پێدێت و چیتر یاریزانان نابنە قوربانی ئەو دیاردەیە.